دکتۆر غالب لێرەیە لە بنکەیەک لە کەلار دەنگی داوە بە مەبەستەوە بۆ کاندیدێک دەنگی داوە خەڵکی گەرمیان نییە بۆی بزانین دوای دەنگەکە نەهاتوەتە دەرەوە نەماوە دکتۆر غالب خۆی لێرێ کاک هەڵۆمان هەیە بە هەمان شێوە لە قوتابخانەی بناوی سەیری ئەم ڕقەمانەکەن لە بنکەیەک 18 کەسمان هەیە ئامادەن بە ناوی خۆیان لە بنکەکە قورئانە خوێن کە دەنگیان بە هەڵوێست داوە بەس ئەوەی خۆمان هەژدەی واز لە خەڵکێک بێنە کە نایناسین دەنگەکانی هەڵوێست لە چوار بنکە بەڵام دەنگی یەکێتی 88 نەوەی نوێ 88 لە ئاغجەلەر لە محەتەی 20 کەسمان هەیە دەنگی بە مامۆستا ڕزگار داوە هەر 20ەکەی دێن بە ناوی خۆیان لەوێ هەن قورئانە خوێن باشە 8 دەنگ هاتووەتە دەرەوەی واز لە دراوسێ بێنە واز لە خەڵکی ناسراو بێنە لە 7 ژوور دەنگەکانی بەم شێوەیە 8 لە کاتێکە شاهیدمان هەیە لە هەر بنکەیەک 20 بۆ 22 دەنگی هێناوە